چۆنن ئەم کاتتان باش منە بینین ئێستا من بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە بەرنامەی ژیری و دیاری لەگەڵتانم بەیوام زۆر باش بن لە هەر شار و شارۆچکێک ئێستا سێرمانەکەن لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک بەیوام لەش ساغ بن و دڵخۆش بن بەرنامەی ژیری و دیاری ئەمڕۆ سەعاتێک لەگەڵتانە بێ ئەنجە بینەرمان بن بزانن کە پرسیارەکانمان چییە بۆ مناڵەکان و دیاریان پێشکەشەکەین و دڵخۆشیانەکەین خۆشم ڕاستی زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵتانە ئەنجا ئازیزانی من باش شتێکتان پێ بڵم بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی ژیری و دیاری بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەمە سێشەمە پێنجشەممەیەک بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتان نابێ لە سەعات 4 هەتا وەکو 5 ئەنج دیاریشمان بۆ هاوڕێیانمان ئامادە کردووە زۆر سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕەکان ئەو زۆر سپاس بۆ خۆشم کە ئەمڕۆ لەگەڵتانم کوانێ چەپڵەیەکی بەهێز هەیە بۆی کە دڵخۆشم کە ئەنجە بڵێن چی بینەران هاوڕە جوانەکانم خێزانی هاوڕەکانم گۆرانیەکم بۆ ئامادە کردوون سەنگی تەلەڤیزیۆنەکەتان زیاکەن ئێستا بۆتانەڵێم کەزیاری ناکە لەگەڵیا با مناڵێکە بەتەنیا کەزیاری ناکە لەگەڵیا بڵێن چی یۆگرن هەور لە هەر چوار لاوە یۆگرن دەبیڵە لە هەر چوار لاوە کەماڕۆی مانگیدا هەور لە هەر چوار لاوە کەماڕۆی مانگیداوە بڕکەتی هەورە سێویش یەک پارچە بەفرە ئاسمان تاچە و هەورە زەویش یەک پارچە بەفرە گوێگرم بەفر ئەکوا ئەوتە چەنێ جوانە بەفر بووکی کوردستانە بەفر چەنێ جوانە بەفر بووکی کوردستانە بەفر چەنێ جوانە بەفر بووکی کوردستانە بەفر بووکی کوردستانە بەفر ماندوو بووم بەڵام خۆش بوو گۆرانێکەمان دەستان خۆش بەڵێ ئازیزانی من بۆ ئەوی کە ئێوەش دووبارە گوێتان لەم گۆرانیە تایبەتەی مناڵان بێتەوە ئەتوانن سەردانی یوتیوبەکەمانکەن ئەگەر بۆماندانێن زۆر سپاس یوتیوبەکەمان ناوی کورسات کیت ساتوان لەوێ سێریکەن و گوێ لێ بگرنەوە و لەبەریکەن وێکو من ئەنجا ئەڕۆینە لای پەیوەندیەکانمان ئێوەش لە هەر شوێنێک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بژمارەکانی 0 یاخود 0 849 03 13 ئەنجا هاوڕێکمان لەگەڵایە ناوی ئەڵماسە من سێنێکە ئەم هاوڕێم بۆ نەبینیوە بیبم بۆ خۆ بیفڕێنم ئەڵماس
باڵێ چۆنیەوە تۆ لەکوێیت؟ بۆچی دیار نیت؟ بۆ خۆت شاردۆتەوە؟ من لێرەم تۆ لێرەیت؟ لەکوێیت؟ لە ماڵی خۆتان؟ باڵێ ماڵتان لەکوێیە؟ لە چ شارێکی کوردستانی؟ لە هەولێرەوە لەگەڵمانە زۆر خۆشحاڵین ئەڵماس من و تۆ پێشتر قسەمان کردووە لەگەڵ یەکوانە؟ باڵێ هەر لە بەرنامەی ژیری و دیاری ڕاستە؟ باڵێ ئەنجە تۆ مناڵێکی زۆر ژیر و عاقڵی وایە؟ باڵێ ئەنجە منیش تۆم زۆر خۆشەوێ ڕاستە؟ منیش تۆم زۆر خۆش دەوێت منیش تۆم زۆر خۆشەیە من زۆر ئەنجە پێم بڵێ خێزانەکەت خۆشەوێ؟ دایک و باوکە خۆشەوێ؟ ئەی بۆی کە خۆشەویستی خۆت بۆ خێزانەکەت دەربڕی چیەکەیت؟ چۆن خۆشەویستی خۆت بۆ خێزانەکەت دەرەبڕی؟ دەوام زۆرم خۆش دەوێت پێیان دەڵی زۆرم خۆشێن واتە بە وتن هەر بژیت منیش وەکو تۆم پێیان دەڵێم و باوەشیان بکاکەم و سپاسیانەکەم و یارمەتیشیان زۆرێم ئەگەر دایکم پێویستی بە من بێ ئەڕۆم خواردنی بۆ ئامادەکەم قاپەکانی بۆشم بخوا منیش مناڵێکی زۆر ژیرم تۆ چەند مەی پێلەدا؟ ئەڵماس باڵێ چەند مەی پێلەدە؟ سفر یان یەک یان دوو یان پێنج یان چەند؟ دەلەدا یەک چەپڵەی بەهێز بۆ من و ئەڵماس خۆدڵی میزەکەمان زۆر خۆش و تایبەتە ئەمڕۆوانە؟ ئەڵماس هیچت بۆ ئامادە کردوین؟ گۆرانێکی خۆش مەتەڵێک نوکتێک ئادێکیت بۆ ئامادە کردین بەسەراتێک چیرۆکێک گۆرانی فەرموو باران ببارێن بەخۆر من و ئاسا دوخوشین باش بوو چەترێکمان پێبوو تەڕ نابووین و هەر وشکین هەر ناکەم ئاسا تاڕ بێ بە ناخۆشی بیبینم بچووکترە باتەمەن خوشکم ئاسای شیرینم یەک چەپڵەی زۆر بەهێز ئەنجا بڵێن چی بینەران ئەم گۆرانیە یەکێکە لە گۆرانیە خۆشەکانی ماوەی مناڵانی کورسات ئەنجا لە یوتیوبەکەشمان ئەم گۆرانیەش هەیە ئەنجا خۆی گۆرانەکەڵێ من و ساناد و خوشکین بەس ئەڵماس کردێتی بە ناوی خوشکەکەی ناوی ئاسیا خوشکەکە و ئاسا ئاچی؟ ئاسا ئەی تەمەەن درێژ بێ یاخوا لە خۆت بچووکترە بەڕاستی؟ باڵێ ئەی کە جوانن یاری چیەکەن پێکەوە؟ 2 مانگا تەمەەن درێژ بێ یاخوا جارێ قسە نازانێ ئەگینا ئەموت مۆبایلەکەی بەرێ بۆیت کە تۆزێ قسەش لەگەڵەوە بکەین بەس قەی ناکە تۆ دوایی پێی بڵێ دادتار تۆشی زۆر خۆشەیە باشە؟ نازانم چۆن تێگەین ئەنجا ئازیزی من کاتی ئەوەیە کە بڕۆینە لای چی؟ چەرخەکەمان ئەی باشە چەرخەکەمان کوانێ؟ ئەوە چۆتە کوێ؟ دیار نییە؟ باڵێ دیار نییە؟ دیار نییە؟ باڵێ ئەی سایی بینی چەرخەکەمان؟ نەخێر نەخێر؟ باڵێ بەڵێ ئەڵماس چەرخەکەمان نابینی؟ بەخوا دامان نا ئێستا ئێستا هاتەتە شاشام زۆر باشە کەواتە پێکەوە ئەڵێین 1 2 3 و دەست پێکەین باش؟ زۆر چاکە 1 2 3 زانیاری گشتی واتە پرسیاری گشتی باڵێ زۆر چاکە بیرەکەمەوە بۆستن ئەمە شتێ بکەم لەگەڵ ئەڵماسە یارێکی خۆشاردنەوە بکەین؟ باڵێ
پێشەی کە بڕێنە لای پرسیارەکەمان یاریەکی خۆشاردنەوەکەی تۆ چاو شارەوە من خۆمە شارمەوە بەڵێ دەی بڵێ یەک دووسێ یەک دوو سێ ئەنجا بم دۆزەرەوە ئێستا نەهاتووە ئەنجا لەکوێم پێ لای دۆزنەی بووکەڵەکان نادەوێنی لە شوێنێکی ترم بم دۆزەرەوە زۆر ئاسانی شاگەر بم دۆزیتەوە تەپژمارەکان بەڵێ چەپڵێکی بەهێز ئەنجا پێم بڵێ یەک دووسێ بۆی کە بۆکسەکەت بۆ بکەمەوە یەک دوو سێ هەر بژیت ئەڵماس چەند ساڵ بوویت؟ شەش شەش؟ بەڵێ وایە و پرسیارەمە زۆر پێکەنی ناویە پرسیاری چوارەم بۆت خوێنمەوە؟ بەڵێ دڵنیام ئێستا بینەرانی ژۆکە من پێکەنن ئەگەر بخوێنمەوە پرسیارەکەمانەڵێ پرسیاری چوارم بەچی میکرۆبەکان بکوژین بە زلە یاخود بە ئاو سابوون یاخود بە خەو هەست دەکەم زلەکە بێت بەچی ئێمە ئەتوانین کە میکرۆبەکان ئەو میکرۆبانی کە بە دەستمانەوەیە بیان کوژین بە زلە نییە بە ئاو سابوونە تۆ ڕۆژانە کە ئەڕۆیتە دەرەوە ئەگەڕێیتەوە ماڵەوە دەستە شۆی بەباشی بەڵێ هەر بژیت کەواتە وەڵامی ڕاست بابزانین ئاو سابوونە بەڵێ بەڵێ هەر بژیت دەست خۆشخوات لەگەڵ هاوڕە جوانەکەم خۆشحاڵ بووین کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی بەڵێ ئازیزانم ئێوەش بۆی کە بتوانن میکرۆبەکان لە ناو بەرن وەکو ئەڵماس و خۆتان بە تەندروستی بهێڵنەوە و ئاگاداری خۆتان بن بۆی کە نەخۆش نەکەون پێویستە کە ڕۆژانە دەستەکانتان بە جوانی پیشۆن کاتێک گەچنە دەرەوە یاخود یاریەکان لەبەرەوەی کە هەنێک یاری هەیەیان لە دەرەوە ئێمە لاانێ بەرکەوتنمان لەگەڵ هەنێشتا هەبێ دواتر دەستەکانمان پیس ببێ پێویستکە کە بیشۆین بۆی کە ئەو میکرۆبە لێبێت ئەو گۆرانێک مەزانی لەسەر میکرۆب دەوێ بە کۆمەکە هەڵێزان چەکش و قەڵە من پێە ئەی گۆڵم بۆ خانێ گۆرانێکی ترتان بۆڵم دواتر ئەنجا هاوڕێی دووەمان ناوی با خۆی ناوەکەی بڵێت بناوکە شێزانم ڤارین چۆنی بەڵێ باشم یاخوا باشبی بۆستم باش تێکم لەگەڵ ڤارین جەژنی پیرۆز دەستی تۆ پیرۆز بارین بە خەزا بەس خۆ ئەمڕۆ جەژن نییە بەس ئەزانی بارین من ئاخر ڕۆژی جەژن کە بەرنامەکەم کرد دواتر لە خواحافیزی هاوتم هەرچەنە ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنە و کۆتا ڕۆژە بەڵام لە لای من کۆتا ڕۆژ نییە بەیوام کە هەموو ڕۆژێکتان هەر خۆشی بێ و هەر لە جەژنابن ئەنجا لای من کە بەرنامەی ژیری و دیاریەکەم بەخواوەکو جەژن وایە لەبەرە کە زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە
منیش زۆر دڵخۆشم. تخوا بەڕاستە وڵی نەمزانی بوو تۆ چەندێک؟ زۆر 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 زۆر. واو! خۆزگە ئەم توانی بیبینم بزانم چەند زۆر. ئەتوانی بۆ مۆسف بکەی بزانم چەندێک زۆرە؟ بەقەدەر هەموو دنیا. واو! بەقەدەر هەموو گۆی زەوی؟ بەڵێ. وڵی زۆرەکات. کاتە منش زۆر زۆر خۆشحاڵم. ئەنجا بۆستە با من بڵێم ئەگەر من بڵێم بەقەدەر دووری بچی بۆ لای مانگ ئەنج دوایی بگەڕێیتەوە ئەنج دوایی پچیتەوە ئەنج بگەڕێیتەوە بچیتەوە بگەڕێیتەوە بچیتەوە واتە 10 جار بڕۆیت و بیتەوە. زۆرەکە ئەوە جوانیە؟ وایە. باشە بارین لە کێوە لەگەڵمانای و چەند ساڵی؟ لە سلێمانیەوە 11 ساڵم. ئەی تەمە درێژبی. باری نەزانین بەرنامەکەمان ئێستا چەند شەممان و چەند شەممانە؟ ئەمڕۆ چەند شەمێ؟ 3. سێ. ئێستا بۆ بە ڕۆژ ناڕۆژە گواتە چەند شەمان و چەند شەمانە بزانم زیرەکی؟ 3 شەمان. 5 شەمان. ئافەرم یەکێکی تایە؟ 1 شەمان. هەر بژیت چەپڵێکی بەهێز. زۆر سپاس. بارین ئەوە تۆ هەر ئاوازیرەکی؟ بەڵێ. ئادی بۆ سەبات پرسیارێکی ترت دێکەم. ئەی بەرنامەی ژیری و دیاری سەعات چەنە؟ 1 شەمان و 3 شەمان و 5 شەمان. کاتژمێر 4 بۆ 5. وەڵا زۆر زیرەکە بارین. بارینەوە چییە خۆی ئاوازیرەکی؟ ئای من چۆن نەتوانم وەکو تۆ زیرەک بم؟ ئەبێت چی بکەم بۆی کە زیرەک بم؟ ئەبێ میوە بخۆین. بخوا خواردن بخۆین لەبەر ئەوەی تەندروست بین و هەموو شتێک بزانین. ڕاستەکەی ئەی خەو خەویش باشە بەڵام ئەبێ زوو بخەوین شەوان و هەروەها بەیانیانیش زوو هەستین. خەوەکە زیاتر گرنگە یان خواردنەکە؟ هەردووکی باشە. هەردووکی باش. ئەی چ میوەیەک بخۆم زۆر بەسوودە؟ هەموویان دانێکم پێڵی بە تایبەتی. گێزەر بۆ چاو باشە. هەموو شتێک باشە. گێزەر بخۆین چاومان باشە بێ پرتەقاڵ بخۆین تەندروست دەبین. ڕاستەکەی یەک چەپڵی بەهێز دووبارە بۆ بارین. هەر بژیت کاتی ئەوەیە کە بڕۆینە لای چرخەکەمە. بەڵام بارین باسی ئەوەی کرد کە میوە چەند گرنگە. حەزەکەم منیش ئەوە بڵێم لە جیاتی هاوڕێکانمان شتی ناتەندروست بخۆن بۆ نمونە جپس و پسکیت و ئەم شتانە ئەتوانن میوە بکڕن و خێزانەکانیان بۆیان قاشکەن بۆیان ئامادەکەن و ئەشتوانن بە دیزاینێک یا خوشێوەیەکی جوان بۆیان دابنێن کە دواتر لەو خواردنانەی کە حەزیان لێو ناتەندروستە خۆشتر و جوانتر بێوان نیە بارین؟ ڕاستە. ئای کەواتە چەپڵێکی بەهێزیش بۆ من. زۆر باشە بارین با بڵێن 1 2 3. 1 2 3. پۆلەکان بارین پۆلی 6 بوویت؟ بەڵێ. زۆر باشە کەواتە بۆکسی ژمارە 6ەکەینەوە بۆ تۆ بەڵام ناکرێتەوە. ئەبێ شتێک بڵێ بۆی کە بکرێتەوە. 1 2 3. هەر بژیت پرسیاری حەوتەم پرسیارەکەمان ئەڵێت بیخوێنمەوە یان بێمە پێشەوە؟ بیخوێنمەوە بۆت؟ بەڵێ. زۆر باشە. ئامادەیت؟ بەڵێ. ئەم پرسیارە لە زانستە واتە لە کتێبی زانستە هەیە. ئەنجا بە هیوای بەختێکی باش و من پرسیارەکەت بۆ خوێنمەوە و با دەست پێ بکەین. 1 2 3. ئاوی زەریاکان تامێکی سوێریان هەیە بەهۆی چیەوە؟
ئاوی زەریاکان تامێکی سوێریان هەیە بەهۆی چیە ئەو تامە سوێریان هەیە بەهۆی بوونی کانزای تواوە یاخود چونکە نەپاڵێوراوە یاخود بەهۆی شەپۆلەکانەوە دەتوانین پرسیارەکە دووبارەکەیتەوە بەسەرچاو ئاوی زەریا سوێرە ئەنجا پرسیارەکەی ئێمە ئەوەیە بۆچی سوێرە هۆکارەکەی چییە کە سوێرە بەهۆی بوونی کانزای تواوەیە کە سوێرە یاخود لەبەر ئەوەیە کە چونکە نەپاڵێراوە یان بەهۆی شەپۆلەکانەوەیە بەهۆی کانزاتواوەکان یارمەتیشم بە بەهۆی چیەوە کانزاتواوەکان بەهۆی کانزا تواوەکانەوە و با بزانین ڕاستە دەست خۆش ڕاستپاس خوارد لەگەڵ بارین خوارد لەگەڵ خواحافیز ئەمن وەستەئام نەڵێن خەتای تەلەڤیزیۆنەکەمانە جام بۆ منم کێما لەگەڵ بۆسم با پێش ژمارەکان دووبارە بخێنمەوە ژمارەکانمان 0 4 6 یاخود 0 751 849 03 13 ئەتوانن هەرێستا پەیوەندیمان پێ بکەن و بزانن کە چ بڕگەیەکی بەرنامەی ژیری و دیاریتان بۆ دەرەچێ بۆی کە براوە بن و ئێمەش دیارەیەکی جوانتان لەلایەن ئایکیوە بۆ دابینکەین هاوڕێکمان لەگەڵا ئێستا پەیوەندی پێوە کردووی ئەو مناڵێکی زۆر ژیرە زۆر ئاقڵە زیرەکە ئەنجا ناوی دێنێ دارەتەواتانی چۆنی دێنێ ئەم کاتت باشی تۆ بەڵە باشم ئەیتاتانی یاخوا باش وڵا منیش زۆر باشم ئێستا من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەی ژیری و دیاری لەگەڵتم کە ئەمڕۆ سێشەممەیە و ساعات 4 ئەجا زۆر خۆشحاڵم و پێش تۆش قسەم لەگەڵ دوو مناڵی کە کرد ئانیش زۆر خۆشحاڵ بوون ئەی تۆ من تەم زۆر خۆشێت تۆ چی؟ من تەم زۆر خۆشێت ئەو منی زۆر خۆشم بورامەوە لە خۆشیە منیش تۆم زۆر خۆشەوێت بەس من زۆر زیاتر گۆرانێکی خۆش بۆ بڵێم بەڵێ وشەیەکم پێ بڵێ ئێستا بۆ تەکەم بە گۆرانی منە و بەهرێم هەیە بەس ئاسان بێ وشەکەم چۆلەکە بەڵێ ئەیتان خۆشە قاسپەی چۆلەکە هەڵمان دەستێنێ لە خاو ئەی چۆلەکەی باڵ نەخشین باڵندەی جوان و ڕەنگین دەنگت وەک مۆسیقایە ئاوازی خۆشی تایە و دەنووکت سوور و ئاڵە و من و ئەم هاوڕێشمان تۆمان زۆر خۆش هەوێ دەست بە سپاس دەستان خۆش ئەنجا نۆرەی منە من وشەیەکت پێ بڵم تۆ بیکەی بە گۆرانی نازانم تۆ چ گۆرانیەکە زانی هۆنراوە زانی ئادی هۆنراوەکە یەکەم وشەی ئەڵێ چی قوتابی لە پۆلیسێ قوتابی ئەتوانی هۆنراوەیەکمان پێ بڵێ لەسەر قوتابی لە پۆلیشەش لە پۆلیسێ بەڵێ لە پۆلیسێ قوتابەکە ببرێ بڵێ کاتە فەرموو قوتابیم لە پۆلیسێ ئازاژیر و بەڕێزێ بولی گچکە ساوە لە باخی زین بێ پەروە لنگەی گەڵدانستم هەرخۆ نامە بەستم شەو و ڕۆژ هەوڵ بدەم بەهۆی کتێب پێ دەگەم تا بگەم لە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان هەربژین بڕاستی تۆش زۆر بەتوانیت دەست خۆش یاریەک بکەین یان بڕۆین لای چرخەکەمان بابڕین بۆ لای چرخەکە بابڕین بۆ لای چرخەکە 1 2
سێ گەشتینە لای چەرخەکە. وڵا ئێستا ئەبێ گوێز بشکێنین بەیەکە. تۆ حەزت لە گوێز خواردنە؟ زۆر بەسوودە. منیش حەزم لێ. ئەنجا ئێستا نایخۆین بەزێشکێنین. ئەم یاریەمان دڵنیام کە بینیتە لە ژمارەیەکەوە تا ژمارە 8 گوێزمان هەیە. تۆ ئەبێ 3 ژمارە هەڵبژێری واتە خۆت و بەختی خۆتە کە بزانین تایە بێت یا خۆت یای نابێت گوێزەکە. با دەست پێکەین ژمارەیەکمان پێ بڵێ. 5 ژمارە 5 با بزانین تیای بێ یان تیای نەبێ؟ تیای نەبێت؟ نا ئەمە کڵاوێن نییە. ئەبێت ئەوە بدۆزیتەوە کە تیایەتی. تیاتی؟ نازانم. 3 بەڵێ. باشە با 3 بشکێنین بزانین کە گوێزەکەمان ساغە. 3 کاتاڵین 1 2 3 ئەی وەڵا بەتاڵ بوو. ئەوە 1 ژمارە درۆشت 2 ژمارەت ماوە. داستۆرەتوان یارمەتی وڵی ڕاستی نازانم لەکوایە. و ئەگەر ژمارەیەکیش پێ بڵێ وەکو ئەو بەرنمەیە جاری وایە منیش هەڵەتان پێکەم چونکە لە لای من نییە. ئەم بڕگایەمان ئەلکترۆنیە خۆی هەڵێ بژێرێت. ژمارەێک تر 8 ژمارە 8 1 2 3 واو تیای بوو وەربژی پیرۆزە. پیرۆزە خوات لەگەڵ خافیز. بەڵێ ئازیزانی من هاوڕێیانم تا ئێستا هەمووی براوە بوون لەبەرەوەی کە توانیویانە بەباشی هەوڵ بن و بیرکەنەوە. دڵخۆشم پێیان. ئەنجا ئێوە دەتوان پەیوەندیمان پێ بکەم بە ژمارەکانی 0 یاخود 0 یاخود 0 849 ئەنجا بڵێن چی ئایستا هەوڵ بن منیش ئەڕۆمە لای نابڕێکی زۆر کورت و ئەگەڕێمە بۆ لاتان. کەس یاری ناکا لەگەڵیا. Parça bafra. بفر بوکی کردستانه. بفر بوکی کردستانه. بفر بوکی کردستانه. بفر بوکی کردستانه.
بەفر 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 بانگیشم کراوە. دەستان خۆش. بەڵێ ئازیزانی من گەڕاینەوە بۆ لاتان بەردەوامین لە پەیوەندی وەرگرتنی هاوڕێکانمان. بۆیە ئێوە دەتوانن کە ئێستا پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 یاخۆد 0 بەڵێ بابزانین کێمان لەگەڵایە لە کێو لەگەڵمانە و چەند ساڵە و چەندێک دڵی خۆشە و گۆرانەکەی بەدڵ بوو. بالان بەڵێ چۆنی؟ بالان لەگەڵمانە ئێستا؟ بەڵێ هاوڕێکەم لەکێو لەگەڵمانە؟ بەڵێ هەولێر. ئەی کەواتە تۆ یەکەم جارتە پەیوەندیت پێوە کردوین وایە؟ بەڵێ چەند زیرەکەم سێکە لە بروی هاوڕێی بەرنامەکانم هەموویانە ناسمەوە. دڵخۆشم کە تۆش ئێستابی بە هاوڕێی بەرنامە و پەیوەندیت پێوە کردوین بە هیوام کە چێژ لە بەرنامەکەمان بینی بێ. بەرنامەی ژیری و دیاریت بەدڵە؟ ئەلو بەڵێ بەرنامەی ژیری و دیاریت بۆ دڵە؟ حەزت لەم بەرنامەیە؟ زۆرم بەدڵە. زۆرم پێخۆشە من. ئەی حەزت لە کام بڕگەیە؟ زۆر زۆرم بەدڵە. برگەکان هەموو بەدڵە. هەموویت بەدڵە. ئەی کامیان زۆر تایبەتە لە لای تۆ؟ کلااوێن، گوێچکاندن، دۆزینەوەی وێنەکان، دۆزینەوەی بووکەڵەکان، پرسیاری گشتی پۆلەکان، تۆپگەیاندن، کامیان زۆر؟ ئەوە کامە؟ شکاندن. گوێچکاندنەکەت حەز لێە بەشکم ئەو بڕگەیت بۆ دەرچێ. زۆر باشە. ئەنجا پێمان بڵێت چەند ساڵی؟ 9 ساڵم. ئەی تەمەەن درێژ بیاخوا. ئەی هیچت بۆ ئامادە کردوین؟ بەڵێ چیت بۆ ئامادە کردوین؟ پێشکەشمانەکەیت؟ باش. بۆسە یاریەکی چاوشارکێکەکەین. یاریەکی چاوشارکەیەکەین وەکو دوایی باش؟ ئەم پێم بڵێن 1 2 3 خێرا بڵێن 1 2 3. تاکە ئەنجە من خۆم شاردەوە. زۆر بە باشی خۆم شاردەوە. تۆ ئیتر نازام ئەم دۆزیتەوە یاننا. ئەنج بزانم لەکوێ ئەو بۆچی نام دۆزیتەوە؟ دەبڵێ جۆ دەبڵێ لەویایت. بەخوا زۆر باش خۆم شاردەوە. ئیتر لە مۆلە هەر لێرەم. سێرکەن نامبینێ؟ تۆ لە لای ژمارەکانیت. لە لای ژمارەکان؟ نەخێر منە نەدۆزیەوە. من توانیم ئەمڕۆ بە باشی بۆ یەکەم جار خۆم بشارمەوە. یەک چەپڵی بەهێز بۆ من. بڵێ چی هاوڕێکم هەمیشە کە خۆمە شارمەوە زۆر بە خراپی خۆمە شارمەوە. خۆی ڕاستی وڵای خەهەیە منیش نییە. ستۆدیۆکەمان ئەها زۆر جوان و ڕەنگا و ڕەنگ و کراوە. لە هەر شوێنێک خۆ بشاریتەوە دیاری. ئەنجا بڕۆینە لای ئەو گۆرانیەی کەوت پێشکەشتانیەکەم؟ بەڵێ دەی فەرموو گوێمان گرتووە. کاناچیا خۆشامە بەڵم بیری نێبکەوە مەڵێ تەمبەڵم گیانەوەرێکم
إيه مەلەوانی گۆ زۆر جارە دیوتە لە ڕووبار و چەو بێ قاچ و دەستە پێ چرکە و هەستە بۆشە بۆڵ بڕین وەکو مەقەستە باڵیشی هەیە بەڵام نافرێ جاریشی هەیە هەرگیز ناقیڕێ پولەکە لە پشت ناتروکێ چاوی بە تۆڕ قولاب دەچینە ڕاوی ئەگەر پێت ناکرێت إيه ئەگەر بینەشی دەخەونە ئاو دکە بەماسی أيوة سبلا ماسي مستوتي هاي جات خوش ياك تبلاي بهيش بەڕاستی زۆر تایبەت بوو گۆرانەکەت هەم مەتەڵ بوو هەم گۆرانی بوو ئەجا کەوتی لە شیپولەکەیە و قاچ و دەستی نییە و لە ئاوایە وتم بەخوا ماسیە منیش گۆرانیە کە زانم لەسەر ماسی ئەم بەزمان ڕۆژێکی تر بۆت بڵێم باش باش ئێستا زای من چیە پرسم منیش مەتەڵک لە تۆ پرسم دەی ئێ ئەمە چییە؟ هەموو ڕۆژێک لەگەڵمانایە گەرممانەکاتەوە واتە ڕووناکیشماناتێ ئەو خۆشم دروستم کرد دامەزیانی ڕۆژ خوار هەری بەشی چەپڵێکی بەهێز زۆر باش بووی بڕۆینە لای سەرخەکەمان بڕۆین بەڵێ با بڕۆین پێم بڵێ یەک دوو سێ بۆ ئەوەی کە دەست پێ بکەین باشە یەک دوو سێ دووبارە ئەبێ من و تۆ هەوڵ بینەوە واتە دووبارە بڵێنەوە یەک دوو سێ یەک دوو سێ بیرکاری ئەنجا ئەم بڕگەیەمان زۆر زۆر خۆشە دواتر بیرم چوو باسی ئەم بڕگەیەشمان کەین بەس ئەوە تا ئێستا بینەران ئەیبینن ئەزانن بە چ شێوەیەکە باش ژمارەکەمان بێتە سەر شاشە بزانم باسی لە بیرکاریە باش با بڵێن یەک دوو سێ بێتە سەر شاشە یەک دوو سێ ئەو خۆ هەر نەهات دووبارە بڵێنەوە یەک دوو سێ باش ئەوەڵا هات زۆر باشە سێو ئەگەر دوو سێومان هەبێ هەردووکی بکاتە دوانزە کەواتە ژمارەی سێوەکە چەنە دوانزەکە دابەشی دوویکە باشە ئەزانیت ئەنجا ئەگەر بیبەر و سێوێکمان هەبێت کە نۆ بکە ئەو ژمارەی سەرۆکە بۆ دەرچووە کۆیکەی تۆ لەگەڵ چەنە ئەکاتە نۆ ئەو ژمارەی بیبەرەکە ئەی ئەگەر بێت و دووبارەکەیتەوە دوو سێومان هەیە هەردووکێ کاتە دوانزە ئەبێت ژمارەی سێوەکە بدۆزیتەوە چۆنەی دۆزیتەوە دوانزەکە دابەشی دووی کە ئەزانی کە سێوەکە چەنە ئادە بیکە هاوڕێ جوانەکەم لە مۆبایلەکەتەوە لەگەڵ منە قسە بکە باشە باشە دەنگی تەلەڤیزیۆنەکە زمێڵە چونکە کاتەکە دەڕوات ئەنجە پێم بڵێ سێوەکە سێش دوو کەڕە چەنە کاتە یەکسانە بە دوانزە ژمارەی سێوەکە چەنە شەش شەش ئافەرم ئێستا شەش کۆیکەی تۆ لەگەڵ چەنە ئەکاتە نۆ زۆر ئاسانە شەش لەگەڵ چەنە کۆیکەی تۆ ئەکاتەنەوە بۆچی وەستاوی ئادەی بە پنجەکانت بیژمێرە حەوت هەشت نۆ واتە چەند سێ ئەمە ئەو دوانەشمان زانی ئەی ترێکە
ژمارەی بیبەرەکە سێ بوو ژمارە چەند کەمی کەیتەوە لەگەڵ سێە ئەکاتە حەوت بەڵێ ئەنجە دوایی هەرسێکی پێکەوە کۆکەرە و چەنەکە ئەکات بەدا ترێکە ژمارەی ترێکە یان ژمارەی کۆتاییەکەمان پێڵێ ژمارەی کۆتاییەکە ژمارەی کۆتایی دەبا بزانین ڕاستە ترێ بیبەرەکە بەداخەوە هاوڕێ جوانەکەم بەیوان بتوانی دووبارە هەوڵ بێیتەوە پەیوەندیمان پێوە بکەی وە تۆمان کردووە بە هاوڕێی بەرنامە لە بڕۆی زۆر زۆرمان خۆشویستی زۆر خۆش حاڵبووین کە لەگەڵمان نابووی من چاوەڕێتەکەم سبەی لێنا دوو سبەیش واتە پێنجشەممە سەعات 4 لەگەڵتان نابم هەر لە بەرنامەی ژیری و دیاری ئەتوانی کە هەوڵ بێیتەوە پەیوەندیمان پێ بکەیت و ڕەنگە بڕگەیەکی کەشی بۆ دەرتێ جا ئەڕۆینە لای ئێستا هاوڕێکمان کە پەیوەندی پێوە کردووی ناوی ئەمان سڵاو ئەمان چۆنی لە باشم یاخوا باشبی لە کێو لەگەڵمانای لە کۆیە لە کۆیەوە پەیوەندی پێوە کردوین بینەڕان ئاگاتان لێە کاتە هاوڕێی بەرنامەی ژیری و دیاری لە ناوچە جیاوازەکان لە شارە جیاوازەکان لەگەڵمانان بینەرمانن خۆشحاڵین ئەی چەند ساڵی 12 ساڵ تەمەەن درێژ بی یاخوا باشە ئەجا پێم بڵێ هاوڕێیەکم پێشتە پەیوەندی پێوە کردین وتی حەزم لە بڕگەیەکی دیاری کرد تۆ حەزت لەکان بڕگەیە یاری چرخەکە کاتە هەمووی بەگشتی زۆر باشە بڕۆینە لای چرخەکەمان زۆر باشە ئەگەر ئامادەبی ئێستا ئاڕۆین با پێکەوە بڵێین 1 2 3 بڕگەی دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو دۆزینەوەی ناوەکان بووکەڵەکان نییە هاوڕانی کۆنتترۆل دۆزینەوەی ناوەکانە ئەڕۆینە ئێرە بۆ ئەوەی کە پێکەوە دەست پێ بکەین ناوێکمان ئێنێواتە ببوورە پیتێکمان ئێنێ ئێمە بێ ناوەکە بدۆزینەوە ئەنجە ناوی ئاژەڵ و ناوی میوە ناوی مرۆڤ ناوی گوندێک زۆر باش پیتی ت ناوی ئاژەڵ ئێستا پێمانەڵێن و منیش بە تۆڵێ ناوی گوند و مرۆڤ بە ت کۆتایی بێت نەک سەرەتاکەی ناوی میوە و ئاژەڵەکەش بە ت دەست پێ بکە با لێوە دەست پێ بکەین لەبروی ئەویان ئاسانترە ناوی میوەیەکم پێ بڵێ بە ت دەست پێکا زۆر میوەیەکی شیرین و خۆشە ڕەنگی جیاوازی هەیە هێشووە من حەزم لە ڕەنگە ڕەشەکەیەتی ترێ هەر بژی ترێمان بۆ دیاریکەم بۆمان بنووسن ئەمە یەک ئینجا ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ بە ت ئەویش زۆر زۆر جوانە کە باڵەکانیەکەتەوە ڕەنگە و ڕەنگە شتێکی تریشمان هەیە لە ئاواژی ئاسانکارێک نییە بیرەکەیتەوە دەستێکە بە چ دەستێکە ناوی ئاژەڵ ئیتر باڵندە بێ لە ئاوا بێ لە سەرزەوی بێ لە وشکانیا بێ هەموویە بێت ئێ ئەنجا ناو زۆرە
توتی توتی هەر بژیت دەستخۆش ئێستا یەک ناوی کەماوە کە کۆتاییەکەی تبێ ئەنجناوی یان مرۆڤ یاخود گوندێکمان پێ بڵێ بە تێ کۆتایی بێ نەک دەست پێ بکە هەر ناوێک بێ بۆ نەمرۆڤێکی هەر ناوێک بێت ناوی مرۆڤ بە تێ کۆتایی بێ بەڵێ بیرکەرەوە بیر دەکەم و مرۆڤ چی؟ مرۆڤ ناوی مرۆڤ بەڵێ ئەشتوانی ناوی گوندەکەش بڵێ بەدڵی خۆ بەس مرۆڤەکە ئاسانترە و زۆریش ئاسانە گەر بیرکەیتەوە بە باش مرۆڤ ناوی مرۆڤ بەڵێ بەڵێ ئادی ناوکەمان پێ بڵێ مرۆڤ ناوی مرۆڤە مرۆڤ مروەت بەڵێ دەست خۆش با پێکەوە چەپڵێکی بەهێز بۆم هاوڕێمان لێبین دەست خۆش هاوڕێ جوانەکەم براوە بووی پیرۆز بێ خۆشحاڵ بووم ئازیزانی من خۆشەویستانم بەرنامەی ژیری و دیاری کۆتایی پێهات بەڵام سبەی نێنا دوو سبەی واتە ڕۆژی پێنجشەممە ئەگەڕێمەوە بۆ لاتان لە سەعات 4 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابم زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم سپاس بۆ بینەران کە تا ئێستا لەگەڵمان نابوون و سپاس بۆ ستاف کە ماندوو بوون و خواتان لەگەڵ